Jag heter Martina Sigris Larsson och jag är informatör här på Vasamuseet. من ناوم مارتینا سێرگیس لارشۆنە لە بەشی زانیاری بەخشینی مۆزەخانەی ڤاسام. ئەوەی کە لە پشتەوەی منەوە ئەیبینن ڤاسایە، کەشتیەکی شەڕکەری ساڵی 1628 لە سوید دروستکراوە و لەلایەن پاشای ئەو کاتەوە گۆستاڤ ئادۆڵفی دووەمەوە بڕیاری دروستکردنی دراوە. گۆستاڤ ئادۆڵف لە سەردەمی پاشایەتی خۆیدا لە زۆر شەڕدا بەشداری کردووە. بۆ ئەوەی سوید بپارێزێ پێویستی بەوە بوو کە کەشتیەک دروست بکات، کەشتیەکی شەڕکەر. ڤاساژ یەکێک لەو کەشتیانەیە پاشای ئەو کاتە داوای دروستکردنی کردبوو. لە ساڵی 1628 ڤاسا تەواو بوو. ئەو هەر لێرە لە ستۆکۆڵم دروستکرا و ئەوە یەکەمین کەشتیش بوو کە لەو سەردەمەدا لە سوید دروست بکرێت. لە 10 ئاگۆستی ساڵی 1628 ئەو ڕۆژە بوو کە ڤاسا چووە ناو ئاو بۆ یەکەم جار و یەکەم سەفەری خۆی دەست پێ کرد. بەڵام بەداخەوە بەو شێوەیە کە بەرنامەی بۆ دانرابوو بەڕێوە نەچوو. ڤاسای ویست لە ستۆکۆڵمەوە بەسەر ئاوەکانی دەریای ڕۆژهەڵاتدا بڕوات بەرەو پۆلۆن، بەڵام پاش تێپەڕینی 1300 میتر لە شوێنی ڕاوەستانی ژێر ئاو کەوت، کە ئەمە بەڕاستی ڕووداوێکی زۆر ناخۆش بوو کە ئەو کەشتیە لە یەکەمین سەفەریدا نوقمی ئاو بێت. هۆکارەکەشی ئەوە بوو کە ڤاسا باڵانسی نەبوو، کاتێک با لە باڵۆنی کەشتیەکەی دەدا نەیتوانی باڵانسی خۆی ڕاگرێت، بۆیە بەملاو بەولادا کەوت و لە لولەی کونەتۆپەکانی شێوە ئاو هاتە ناو کەشتیەکەەوە و ئەمەش وای کرد کە ژێر ئاو بکەوێت. Här bakom mig står لێرە لە پشتەوەی منەوە مۆدێلێکی دروستکرا و لە ڤاسا هەیە کە ئێمە پێمان وایە ڤاسا ئاوا بووە لە ساڵی 1628 کە تازە دروستکرا بوو. دیارە ئەگەر بەراوردی بکەین لەگەڵ کەشتیە ڕاستیەکە ئەوە جیاوازیەکی زۆر دەبینین. هەروەک دەبینن ئەم مۆدێلە ڕەنگی جیاوازی زۆر تێدایە، واتە ڕەنگاو ڕەنگە. لە پشتەوەی کەشتیەکەش پەیکەرێکی گەورە هەیە کە ئەمەش هەیەتی. دیارە ئەوەندەی بزانین ڤاسای ڕاستیش بەشێکی زۆری لەو سەردەمەدا ڕەنگکراو بووە. ئەو 500 پەیکەرەی کە لەسەر ڤاسا هەبوون، تەنانەت ئەوانش کە لەسەر کونی لولە تۆپەکان و زۆر بەشی دیکەی کە هەبوون ڕەنگکرابوون. ڤاسا زۆر جوان بوو بەو ڕەنگانەوە لەگەڵ ئەوەی کە کەشتیەکی شەڕکەریش بوو. trots att det var ett krigsskepp. Närmar jag mig nu några av لێرە لە نزیک منەوە کەسایەتیە گرنگەکانی ڤاسا هەن. ئەوەی تەنیشتم پاشایە، گۆستاڤ ئادۆڵفی دووەم. ئەو پیاوە بوو کە ڤاسایدا بە دروستکردن. لە پشتەوەی ئەو ئەمیراڵ کلاس فلمنینگە کە ڕاوێژکاری پاشا بووە. لە بەرامبەر پاشا کەسایەتیەکی دیکەی گرنگ هەیە بە ناوی مارگەرێتا کچی نیلس. ئەو هاوسەری هێنریک ئێنریکسۆنە، دروستکەری کەشتیەکە کە لە نیوەی دروستکردنی کەشتیەکەدا بەهۆی نەخۆشیەوە گیانی لەدەستا. پاشمردنی مارگەرێتا هاوسەری درێژەی بە کارەکەیدا و بەرپرسایەتی ڤاسای وەرگرت. لە پشتەوەی مارگەرێتا ئارنتە خڕۆیە، ڕاوێژکار و هاوکاری مارگەرێتا لە دروستکردنی کەشتیەکە. i byggandet av Vasa.
Här står vi längst bak. ئێرە دواوەی کەشتیەکەیە کە بەرزترین شوێنیەتی. دەشکرێ بڵێم جوانترین شوێنی کەشتیەکەشە. Den kanske vackraste delen på hela skeppet. När Vasa seglade iväg på sin första ڤاسا کە یەکەمین سەفەری خۆی دەست پێ کرد نزیکەی 150 کەسی لەگەڵ بوو. بە خۆشحاڵیەوە زۆربەیان خۆیان ڕزگار کرد. بەڵام ئێمە پێمان وایە کە نزیکەی 50 کەس گیانیان لەدەستداوە. بەڵام تەنیا ئێسک و پرووسکی 30 کەس دۆزراوەتەوە کە ئەو ئێسک و پرووسکەش لێرە لە مۆزەخانەکە لە شوێنی تایبەت دانراون بۆ ئەوەی خەڵک بیان بینێ. بەهۆی پشکنینەکانەوە توانرا ڕەگەزی ئەو ئێسکانە بزانرێ و زانیان کە تەمەنیان چەندە و چیان خواردووە، تەنانەت توانیان بزانن چەند برین لەسەر جەستەیان بووە، نەتەنیا برینی کاتی ژێراوکەوتنی کەشتیەکە، بەڵکو ئەو برینە کۆنانەش کە پێشتر لەسەر جەستەیان بووە. ئێمە پێمان وایە بەشێک لەو ئێسکانە وانیشان دەدەن کە لەوانەیە شێوەیان بەم شێوەیە هەڵکەوت بێ. دوو لەو ئێسک و پرووسکانەی کە پشکنینیان بۆ کراوە زانایان دەڵێن کە شێوەیان ئاوا بووە، گۆستاڤ و یوهەنایە. ئەمە ناوی ڕاستی نییە، تەنیا لە کاتی پشکنینەکە لە سەریان دانراوە. دیارە ناتوانین بڵین 100% لە ڕووی ڕوخسارەوە ئاوا بوون، بۆ وێنە ناتوانین لە ڕەنگی قژیان دڵنیابین، بەڵام دەتوانین بزانین لوتیان یاخود شێوەی دەموچاویان چۆن بووە. Men man kan till exempel veta hur näsan såg ut och ansiktets form. مۆزەخانەی ڤاسا لە ساڵدا 1.3 ملیۆن خەڵک سەردانی دەکەن. لە 198 کەشتیەکە وەک خۆی لێرە لە مۆزەخانەکەیە. هەر بۆیە زۆر گرنگە لەبەرەوەی کەشتیەکە خۆی بەشێکە لە مێژووی سەدەی 16 کەشتیەکی ڕاستەقینەیە و سەردەمەکە دەمانگەڕێنێتەوە بۆ سەدەکانی ڕابردوو. پیشانمان دەدا کە ئەو سەردەمە چۆن بووە. ئێمە دەتوانین لە ڤاساوە فێر بین کە چی لە سەدەی 16 ڕووی داوە لە ستۆکۆڵم و لە سویدیش. چۆن کەشتیەکەیان دروست کردووە؟ ئەو خەڵکانەی لەگەڵ کەشتیەکە بوون چیان پێبووە؟ ئەوەش باس لەوە دەکا لەو کاتەدا چۆن ژیاون. لەوانەیە دۆکومنتی زۆر لەسەر ژیانی خەڵک لەو سەردەمەدا نەبێ، بۆیە ئەمە یەکێک لە باشترین دۆکومنتەکانە بۆ ئێمە کە ئێستا لە پێش چاومانە و خۆی ئەو سەردەمەمان بۆ باس دەکات.